ئێرە تەنیشتی بانکی دیلمانە ئەمەی کە هەیە ئێرە شۆستەیە و ڕێگای هاتوچۆی ڕێگای پیادێ بەڵام وەکو دیارە دووستونی کارەبا لە بەرزی بڕاونەتەوە ستونەکان لە دەرەوەن مەترسی هەیە لەسەر ئەو کەسانەی کە بێرەدا هاتوچۆەکەن ئاسنەکان ستونەکان بەرزن لەگەڵ ئەوەش هەر لە پاڵ ستونەکانیش لێرەش ئەم چاڵە دروست بووە ئێرە وا دیارە داتەپیوە بۆیەوە چاڵێک گەورە دروست بووە کە هەر کەسێک ئەگەر قاچی لەسەر دابنێ ئاسایی قاچی ئەکەوێتە ناو و مەترسی لەسەر دروستە بێت تووشی شکانی قاچ و دەستە بێت ئاسایی هەر کەسێک پێ لەسەر ئەم شوێنە دابنێت پێی ئەکەوێتە ناو یاخود ئەخزێت بەرە بێتەوە ئێرە جگەلەوەی کە بڵێم ڕۆژانە خەڵکێکی زۆر هاتچۆی پێداکات دەکەوێتە سەرج و سایری سۆران وە ڕێک تەنیشتی بانکی دیلمانە لێرە ماگانە موچەخۆران لێرە موچەکانیان وەرەگرن بە تایبەتی کەم ئەندامان و کەسانی بەتەمەن ئێرە ڕێی هاتوچۆی ئەوانە و بەردەوام هاتوچۆی بەسەرداکەن.